السلام عليكم تابعوني بەڕێز ئێوە و ڕاهێنانەکانی بابەتی دۆزینەوەی ڕەجی کار لە ڕاهێنانی یەکەم دەڵێ لەم چاودانی خوارەوە ڕەجی کار وەربگرە و سونەتی وەرگرتنەکەی دیاری بکە ینی هەم ڕەجی کارەکەم بۆ بدۆزەوە و هەمیش پێمان بڵێ کە ئایا چۆن دۆزیوەتەوە. خاڵی یەکەم چاوجی پسان ڕێکەکەی دەبتە پسێ لۆ چاوگەچی ئەلفی تێنەپەڕە گوتمان لە چاوجی ئەلفی تێنەپەڕ ڕەجی کار دۆزینەوە بەلابردنی نونی چاو بە هەروەها گۆڕینی ئەلف لە بۆ یەک. دوام ژیان ڕێکەکەی دەبتە ژی لە دەستۆر لا دەداتن گریان دەبتە گری دیسانەوە ئەویش لە دەستور لا دەدا. لێنان باشە لێنان ئەوە چاوگەچی ئەلفیا و ڕێژکارەکە لە بۆ دەدۆزینەوە لابردنی نون و گۆڕینی ئەلف لە بۆ یە دەبیتە لێنێ کەواتە چاوگەچی ئەلفی تێنەپەڕە. خاڵش دیکە ڕاپەڕاندن چاوگەچی دالیە دوو بیتی پێش دارەکەی بزۆین درێژمان هیچ دەکەین دەڵێن ڕێکەکەی دەبیتە ڕاپەڕێن لەبەر چ لە چاوجی دالی لە بەشەکان ڕێژی کار دەدۆزینەوە بەلابردنی نیشانەی دن واتە نیشانەی چاو هەروەها گۆڕینی ئەلف لە بۆ یە. حاڵش دیکە مانەوە ڕێکەکەی دەبیتە مێنەوە لە دەستور لای داوە. بارین چاوگێکی یایە وتمان چاوگە یایەکان زۆر بێکێشانە تەنها یا ئەونونەکان لێ دەدەین ئەوەی ماوە دەبیتە ڕەجی کار کەواتە لابردنی نیشانەی چاوجی یا و نون. ڕاهێنانی دووەم ئەم ڕەجی کارانە لە چاوکێک دروست کراون و چۆنیش دروست کراون. گۆڕ تەماشاکە گۆڕ وتڵی دەگۆڕم باشە هەستەکە لە چاتە لە چاوجی گۆڕینەوە هاتیە چۆن ڕێجی کارمان لۆ دۆزیوەتەوە لێرانە یا ئەومنمان هەیە لێرانە نیتمان کەواتە لابردنی نیشانەی چاوگیا بە دەڵی دەبەم باشە دۆمی میلۆ زیاد کە دەبەم لە چاوجی بردنەوە هاتیە لە دەستوریش لایدا بە دەستور دروست نەبووە. ڕۆ دۆمی میلۆ زیادکە دا ڕۆ هەست دەکەی لە چاتێت و کوردی دەزانی لە ڕۆیشتن هاتیە لە دەستوریش لایدا بە دەستور یاسای لێ دروست نەکراوە. چێن دەڵێ دەچێنم باشە ئەتو کوردی دەزانی لە چاوجی چاندن هاتیە و ڕێژی کارمان لەوە دۆزیێتەوە لابردنی دون و گۆڕینی ئەلف لە بۆ یە. پارێز دۆمی میلۆ زیادکە دەپارێزم لە چاوجی پاراستن هاتیە ڕێژی کارمان لە بۆ دۆزیوەتەوە بەلابردنی نیشانەی چاوجی تا و نون هەروەها چمان کردیا گۆڕینی س لە بۆ زێ سەکەمان کردە زێتە پارێز. ڕاهێنانی سێیان وەڵامی ڕاست هەڵبژێرە ئەگەر ڕێجی کار لە چاوجی واوی تێپەڕ وەربێت ئەوە ئەو پیتە لابدەین ئەم گوتماگەلو لە چاو گەشی واییمان هەبی تێپەڕبی و ڕێجی کاری لە بۆ دەدۆزینەوە دەڵێن بەس نونەکە لێ لادەین درومان دوورتان دووریان چاو گەشی واوی تێپەڕە بەس نونەکەی لێ لادەین. ساری دوم یەکێک لەم چاوگانە دوو ڕێجی هەیە تەواو لە بزاری زۆر هاتووە چاوجی گوتن دوو ڕێجی هەیە تەماشا ڕەگەچی با بەڕێ هاکە پێتان بڵێن دەڵێم لەگەڵ دەبێژم باشە دەمی لێرادا لێماوە ئەوە ڕێگەک لێ ئەوە ڕێگەک دەبێژم دەمی لێرادا چماوە بێژ بێژ ئەوە ڕێگەشتێکی کەواتە چاوجی گوتن دوو ڕێجی هەیە کە بریتە لە لێ و بێژ. خاڵی سێم ئەگەر ڕێجیکار لە چاوجی ئەلفی تێپەڕ وەربگرین ئەوە ئەو پیتە لادێن کەتماگەرمە چاوگەش ئەلفی تێپەڕمان هەبی کێشان یان پیڤان یان شێلان شێلانمە شێلاتە شێلان باشە مانوتان یان وەردەگری ئەلفی و تێپەڕە و ڕێژیکاری لێ بۆ دەدۆزینەوە بەهۆی لابردنی ئەلف و نۆن وتمان کێشان ئەو ئەلفیە و تێپەڕە کێشامان کێشاتان کێشایان ئەتوو دەڵێ دە چێشم دەمی مەکەی لێلادا چێش ماوە فەرقی چێش و کێشانی چیە ئەلێرە ئەلفونونمان هەیە لێرە دیتمان کەواتە بەلابردنی ئەلیف و نون ڕێجی کار دەدۆزینەوە لە چاوجی ئەلفی تێپەڕ. چارەم ڕێجی کاری ڕێژ وەرگیراوە لە چە ڕێژ دەمی میلۆ زیاد کرد دەڕێژم لە چاوجی ڕێژتن هاتیان دەزانی ئەوە دەبتە ڕژێ ئەوە دەبتە چێژ ئەوە دەبتە ڕێز یعنی ئەوە ڕێجی کاری نینە. ئەو جارە ڕێجی کاری مێ وەرگیراوە لە چاوجی تەمان مێ چاوەکەی شازە چاوەکەی بریتە لەمان بە دەستور ڕێجی کاری دروست ناکرێت بەڵکو لە دەستور
لا دەدات. ڕاهێنانی چارە بە نمونە وەڵامی ئەمانە بدۆ. ڕێژی کاری چاوژی هاتن چیە و دەگۆڕێت بۆ چی؟ ڕێژی کاری چاوژی هاتن بریتە لە هێ باشە دەڵێ دەهێ بەڵام دەگۆڕێت لە بۆ یێ. پاشماس لە ئیمتحانی هاتەوە کامیان دانێن لە ئیمتحانی یان ئەوە دەداتێ یان ئەویان دەداتێ هیچ شێشەمان لێنێ بەڵام زۆرینەی جارەکان بە تەنیا یەی داوە. دووەم چۆن ڕێژی کار لە چاوجی ئەلفی تێرەپۆڕ دروست دەکرێت بەلابردنی نونی چاو وەرەوە گۆڕینی ئەلف لە بۆ یێ. بۆ نمونە برژان چاوگەشی ئەلفیە بزانین تێپەڕە یان تێنەپەڕە برژامان برژاتان برژان ئەمسا تێنەپەڕە ئەلفیە و تێنەپەڕە. و ڕێژی کار لە بۆ دەدۆزمەوە نونەکە لێ لابدا ئەلفەکەش دەگۆڕم لە بۆ یێ دەبدا برژێ. خاڵی سێم کەی پیتی دەگۆڕێت بۆ ز و پیتیش دەگۆڕێت بۆ ژ. دەڵێن ئەگەر چاوەکە تایی بێت و پیتی پێش تاونونەکە باشە پیتی پێش تاونونەکە ش بێ شەکە دەبدا ژ س بێ سەکە دەبدا ز. بۆ نمونە پاراستن تاونونەکە لێ لادا چمان هەیە پێش تاونونەکەی سمان هەیە سەکە دەبدا ز دەبدا پارێز. کوشتن چاوگەشت تاییە تاونونەکە لێ لادا پێش تاکەی سمان هەیە شەمان هەیە شەکەی دەگۆڕی لە بۆ ژی دەبدا کوژ. خاڵی چارەم کەی پیتی بزوێنی کورت و بزوێنی درێژ دەگۆڕێت بۆ یێ لە کاتی دروستکردنی ڕەجی کاردا. لە چاوجی داری تاین ئەگەر دوو پیتی پێش نیشانی چاوکە بزوێنی کورت یانش بزوێنی درێژ بوو ئەوە ئەم پیتانە دەگۆڕێت لە بۆ یێ. بۆ نمونە ناردن دالونەکە لێ دادا دوو پیت پێش دالەکەی سمان هەیە بزوێنی درێژ بزوێنی درێژەکە دەبیتە یێ دەبتە نێر. سندن چاوگەشی داریە دالونەکە لێ دادا دوو پیت پێش خۆی بزوێنی کورتمان هەیە دەبتە زوێن کورتەکە دەبتە یێ دەبتە سێن. ئەوە هەموو ڕاهێنانەکانی بابەتی دۆزینەوەی ڕێژی کار بوو. لە مەرزەوەکەمدا کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردن هەیە کە هەم پرسیارە وزارەکانە و هەمش پرسیارەکانی خۆمی تێدایە. تا ڕێکۆڵیشتر و وانێژی تر هەر شادە و سەرفراز بن. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.